سیاسەتی دەرەوەی ئەمریکا بە تایبەتی دوای سەرەڵدانی شەڕی نێوان ئۆکراین و رووسیا و هەروەها کۆکردنەوەی وڵاتانی کەندا و میسر و چەند وڵاتێکی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دەوری ئەو سیاسەتە نوێیە وای کردووە کە جەمسەربەندی نوێ لە جیهاندا دروست بکات. لەگەڵەوەشدا رووسیا وەک وڵاتێکی زلهێز و ڕکابەری ئەمریکا دەیەوێت لە ڕێگەی پتەوکردنی پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی وەکو چین ڕێگری بکات لە جێبەجێکردنی سیاسەتی دەرەوەی ئەمریکا. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە میوانداری دکتۆر کارۆخ خۆشناو سەرۆکی ئەنستیتوی توێژینەوەی ئەمریکی کوردی دەکەین. دکتۆر سڵاوت لێبێ ئەم کاتت باش بێ. دەمێ پرسیار یەکەم لەوە دەست پێ بکەم لە ئێستادا سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەرامبەر بە جیهان چۆنە و دەیەوێت چۆن هەنگاو بنێ؟ بەڵێ سڵاوت بێ و بەیانیت باش خاتو میهرەبان و سڵاو لە بینەرانی بەڕێزی کۆسات نیوز. سپاس. دیارە داڕشتنی سیاسەتی دەرەوەی ئەمریکا و ڕەنگڕێژکردنی لەلایەن کۆمەڵێک لایەنەوە لە ئەمریکا ئەنجام دەدرێت لەوانە دەتوانین بڵێین لە کۆشتی سپی و کۆنگرێس و وەزارەتی دەرەوە وەروە پنتاگۆن و وەزارەتی بەرگری ئەمریکا بەشدارت جگە لە ئەنجومەنی ئاسایشی ئەمریکا لەگەڵ کۆمەڵێک لایەنی ئەکادمی کە پێیان دەگوترێت think tank ئەمانە هەمویان بەیەکەوە بەشدارن لە ڕەنگڕێژکردن و داڕشتنی استراتیژیەتی ئەمریکا بۆ جیهان و دیارە هەر استراتیژیەتێکیان هەر سیاسەتێکی ئەمریکا بۆ دەرەوە لە ڕوانگەی دوو پێوەرەوە دادەندرێت. یەکەمیان پاراستنی بەرژەوەندەکانی ئەمریکا، دووەمیان پاراستنی ئەمنی قەومی یان ئاسایشی نەتەوەی یان نیشتیمانی ئەمریکا. هەر استراتیژیەتێک بۆ جیهان کە دادەندرێ ئەم لایەنانی کە باسمان کردن هەمویان بەشدار دەبن و ئەمانە کۆمەڵێک بژاردە و کۆمەڵێک استراتیژ ئامادە دەکەن و بڕیاری یەکلاکەرەوە بۆ هەڵبژاردننی یەکێک لە بژاردەکان دەگەڕێتەوە بۆ سەرۆکی ئەمریکا کە بە گوێرەی مادەی دووی دەستوری ئەمریکا فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە و کەسی یەکەمی جێبەجێکارە و سەرۆکە بۆیە ئەو هەڵدەستێ بە هەڵبژاردننی ئەم استراتیژیەتە. بەڵام دیارە تەڵە استراتیژیەتی قوڵی ئەمریکا بۆ ماوەیەکی درێژ دادەندرێ و ئەمریکا جیهانی دابش کردووە بۆ چەند ناوچەیەکی جوگرافی، بۆ نمونە ناوچەی ڕۆژهەڵاتی نزیک و باکووری ئەفریقیا کە پێی دەگوتکە ئەمانە لە ڕووی سەربازیەوە بنکەیەک یان فەرمان ناوەندێکی سەربازی ئەمریکا سەرپەرشتی دەکا کە پێی دەڵێن سیتکۆم و ئەوروپای ڕۆژهەڵات و ئەوروپا بەگشتی ناوچەیەکە کە ئەویش لە ڕووی سەربازیەوە بڵێن ناوەندێکی سەربازی ئەمریکا سەرپەرشتی دەکا کە پێی دەڵێن ئیرۆکۆم. ئەمانە بە شێوەیەکی گشتی سیاسەتی ئەمریکا گشتگیرە بۆ هەموو جیهان و ئەمریکا بەڕاستی دووربینە و استراتیژیەت دادەڕێژێ و لەو استراتیژیەتەشدا هەمیشە ئەو دوو پێوەر و پێودانگە لە بەرچاو دەگرێت کە باسمان کردن ئەوانیش بەرژەوەندەکانی ئەمریکا و پاراستنی ئەمنی قەومی ئەمریکایە. باشە دکتۆر، بەشێک لە شۆڤەکاران باسییان لەوە دەکرد بە تایبەتی لە سەردانەکەی سەرۆکی ئەمریکا بۆ ناوچەکانی ڕۆژهەڵات باسییان لەوە دەکرد هۆکاری ئەم سەردانە لاوازی سیاسەتی دەرەوەی ئەمریکای و دەیەوێت ئەو لاوازیە بگۆڕێتە خاڵی بێزی. خوێنەوەی تۆ لەمڕۆ چۆنە؟ بەڵێ دیارە پێشتر دوای ئەوەی کە ئەمریکا لە ئەفغانستان کشایەوە بۆچوونێک دروست بوو لەلایەن هەندێک وڵاتی هاوپەیمانی ئەمریکا کە ئەمریکا گرنگێکی ئەو تۆ بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نادا بەڵکو فۆکەس و تەرکیزی لەسەر ڕوبەڕووبوونەوەی چین و رووسایە بۆیە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی پشتگوێ خستووە و بەڵام ئەمە تاڕادەیەک بۆچوونێکی دروست بوو. ئەمریکا زیاتر خۆی یەکلا کردبوو بۆ ڕوبەڕووبوونەوەی چین و رووسیا چونکە مەترسیەکی گەورە هەیە لە ڕووی ئابووریەوە چین ڕکابەرایەتی ئەمریکا بکە و هەروەها رووسیاش پەلکێشی زۆری هەبوو بۆیە ئەمریکا زیاتر چاوی لەوە بوو کە سنوورێک بۆ هەژمون و پەلکێشی چین و رووسیا دابنێ. بەڵام دیارە ئەمریکا و بڕیارداڕێژەرانی ئەمریکا قەنەعەتیان هات کە بەبێ پشتگیریەکی تەواو لە ڕووی وزە لە ڕووی بڵین هەژمون بەبێ پشتگیری وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناتوانێت ئەمریکا ڕوبەڕووی چین و رووسیا بێتەوە. بۆیە سەردانەکەی بایدن تەئکیدکردنەوە بوو کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە قوڵایی استراتیژیەتی ئەمریکادایە و ئەمریکا گرنگێکی تەواو بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەدا چونکە
کۆمەڵێک بەرژەوەندی زۆری لە ڕۆژهڵاتی ناوەڕاست هەیە لەوانە پاراستنی ئاسایشی ئیسرائیل، پاراستنی بەرژەوەندیەکانی ئەمریکا، کۆنتترۆلکردنی سەرچاوەکانی وزە کە ئەمە زۆر زۆر گرنگە، وەروە ڕوبەڕووبوونەوەی ئێران و گرنجیدان بە هاوپەیمانەکانی کە وڵاتانی کەنداوە کە ئەوانە هەمویان کۆمەڵێک بەرژەوەندی زۆر لەگەڵ ئەمریکا کۆیان دەکاتەوە. بۆیە ئەمریکا ناتوانێت ڕۆژهڵاتی ناوەڕاست پشتگوێ بخاوە، پشتگوێی نەخستووە و سەردانەکەی بادریش تاچیتکردنەوەیە کە ئەمریکا بە هیچ شێوێک دەست لە ڕۆژهڵاتی ناوەڕاست هەڵناگرێت. باشە دکتۆر، لە هەمان کاتدا دوای سەردانەکەی بایدن سەردانی پوتین بوو بۆ ئێران و کۆبوونەوەی لەگەڵ وڵاتانی تورکیا و ئەمەش خوێندنەوەیەکی دیکەی بۆ دەکرێت کە دەیانەوێت یاخود رووسیا دەیانوێت جەم سەربەندی یەکەم هێز بگۆڕێ و دوم شکست بۆ پلانە گشتگیریانەی ئەمریکا بێنێ بە تایبەتی لە ڕووی پتەوکردنی پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی دەرەوەدا. ڕاستە خات و میهرەبان، رووسیا خۆی پێ میراتگیری یەکێتی سۆڤیەتی جارانەوە. رووسیا دەیەوێت هاوشێوەی ئەمریکایەکێک بێ لە جەمسەرەکان بۆ ئەوەی کە بەرژەوەندیەکانی لە ئاستی جیهانە بپارێزێ. بەتایبەت ڕۆژهڵاتی ناوەڕاست ناوچەیەکی دەوڵەمەندە و رووسیاش چاوی لێتی دەیەوێت شوێن پێی خۆی بکاتەوە ئەگەرچی ڕۆژهڵاتی ناوەڕاست بەگشتی شوێنی نفوزی ئەمریکایە و ئەمریکا بەڕاستی باڵادەستە و بەڵام ئەوشمانایەوە نییە کە رووسیا نتوانێت یاخود چی نتوانێت شوێن پێی خۆیان بکەنەوە، چونکە ئەوانیش هاوپەیمانیان لەم ناوچەیە هەیە. بەتایبەت کۆماری ئیسلامی ئێران یەکێکە لە هاوپەیمانە گرنگەکان و دۆستەکانی رووسیا و چین و یاخود دەتوانین بڵین تا ئێستا بەهۆی ئەوەی کە بەرژەوەندیەکانیان لە یەکەوە نزیکە ئێران خۆی پاڵداوەتە رووسیا و چین. بۆیە دەبینین کە لە 4 ڕۆژ دوای بەشداریکردنی جۆ بایدن لە لووتکەی جەددە وەکو بەڕێزت ئاماژەت پێکرد پۆتین دێ لە تاران لەگەڵ ئۆردوگان و لەگەڵ ئیبراهیم ڕئیسیا کۆ دەبێتەوە ئەوانش لووتکەیەک دەبەستن بە دڵنیاییەوە یەکێک لەم بژارانەی کە مناقەشە کراوە و گفتوگۆی لەسەر کراوە ئەوە بووە کە چی گوتراوە یاخود سەردانەکەی بایدن چ ئامانجێکی بۆ بۆی ئەوانیش لە بەرامبەرە وەکو سەنگەری بەرامبەر بتوانن کۆمەڵێک ئامانج دابنێن بۆ ئەوی بتوانن ئەوانیش هەژمونی خۆیان یاخود شوێن پێی خۆیان نفوزی خۆیان لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە بپارێزن. باشە دکتۆر، ئەگەر هەوڵدان بۆ گۆڕینی سیاسەتی دەرەوەی ئەمریکا بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر مەبەستی ئابووری بێت، ئەگەر ئەمریکا جارێکی دیکە بیاوێت سیاسەتی دەرەوەی لەگەڵ وڵاتانی ئەوروپا بگۆڕێ و چرتری بکاتەوە و پەیوەندی و هەمانگیەکان زیاتر بکات، ئەمە لە هۆکارەکەی چییە؟ دیارە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە ئەوروپا گرنجێکی زۆری هەیە بۆ ئەمریکا و بازارێکی گرنگە بۆ ئەمریکا بۆ ساختکردنەوەی کاڵەکانی ئەمریکا. هەر لەو پێناوەدا بوو ئەمریکا بە پلانی مارشال ئەو کاتە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە 15 میلیارد دلار بۆ ئەو کاتە زۆر بوو تەرخانی کرد بۆ ئەوەی کە بتوانێت ئەوروپا دووبارە بنیاد بنێتەوە، چونکە بەهۆی جەنگی جیهانی دووەمەوە کاوڵ بوو. بەڵام ئەمە وای کرد کە مەرجێک لەسەر وڵاتانی ئەوروپا فەرز بکە ئەویش ئەوەیە کە هەموو ئەو پێداویستیانەی یاخود ئەم مەوادی ئەوەلیانەی کە پێویستیانە بۆ بنیادنانەوەی ئەوروپا دەبێت لە بازارەکانی ئەمریکا بیکڕن و دەبێت بازاری ئەوروپا پشت بە بازاری ئەمریکا ببەستێ، چونکە بەڕاستی ئەمریکا دەیەوێت لە ڕێگای ئەم پلانەوە پلانی مارشالەوە ویستی کە بتوانێت کە هەژمونی خۆی هەم لە سەر ئاستی سیاسی و هەم لەسەر ئاستی ئابووری بەسەر وڵاتانی ئەوروپا فەرز بکە و هەرواش بوو، چونکە ناتۆ دروست بوو لە دوایەوەی لە ساڵی 1949 ناتۆ دروست دەبێت. ناتۆ وای کردکەوە بە تەواوی وڵاتانی ئەوروپا پشت بە ئەمریکا ببەستن، هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی سەربازی و هەم لە ڕووی ئابووریش. بەڵام دەبینین کە چین یاخود رووسیا دێنە پێشەوە، بەتایبەت رووسیا لە ڕووی هەماهەنگی و هاوکاری ئابووری بەتایبەت لە بواری سێکتەری وزە گازێکی زۆر بە ئەوروپا دەفرۆشێ و وڵاتانی ئەوروپا بەشی زۆریان زیاتر لە 150 پێداویستەکانیان لە ڕووی گاز و وزەوە لە رووسیاوە دەست دەکەوێت. ئەو ترسێکی بۆ ئەمریکا دروست کرد، بۆیە ئەمریکا هەوڵیدا کە رووسیا مەشغوڵ بکە سەرقاڵی بکە بە شەڕی ئۆکراینەوە و ئەمریکا بەڕاستی دنەی ئەوەی زلنسکیدا لە ڕۆکراین کە ڕوبەڕووی رووسیا بێتەوە بەوەی کە هێڵی سوور ببەزێنەیە کە رووسیا بەڕاستی دژی ئەوە بوو کە ئۆکراین ببێتە ئەندام لە ناتۆ ئەندام لە یەکێتی ئەوروپا. بەڵام ئەمریکا دیارەکە بەرژەوەندی لەوە بوو کە ئەم شەڕە ڕووبدا بۆی رووسیا لەلایەک مەشغوڵ بێ و ئەمریکاش خۆی یەکلا بکاتەوە بۆی ڕوبەڕووی هەژمونی چین بێتەوە، چونکە چین ئەویش دەویست لە ڕووی ئابووریەوە بازارەکانی ئەوروپا داگیر بکە، نەکار ئەوروپا بەڵکو ڕۆژهڵاتی ناوەڕاست و توانیتی چین بەڕاستی هەنگاوی باش بەهاوێژێ
لەو چوارچەوەیەدا ئەمریکا دەیەوێت سنوورێک بۆ هەژمون و بۆ فراوانی قەڵەمڕەوی چین و رووسیا دابنێت. باشە دکتۆر، دوای کۆبوونەوەی لوتکەی جدە و سەردانی سەرۆکی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەکرێ بڵێن عێراق وە کورد لەکوێی ئەم هاوکێشەیەدا دەبێت، لەکوێی سیاسەتی دەروی ئەمریکا دەبێت و سیاسەتکردنەکەی تا چەندە لە بەرژەوەندی عێراق وەرێمی کوردستان دەبێت؟ دیارە عراق گرنگە بۆ ئەمریکا و ئەمریکا نەیشاردوتەوە کە عراق بەشێکە لە استراتیژەتی ئەمریکا لەم ناوچەیە و دیارەکە لە پێناوی عراقیشە ئەمریکا بەڕاستی قوربانی زۆری داوە، نزیکەی 3 تریلیۆن دلاری سرف کردووە، 5,000 سەربازی کوژراوە لە عراق و دواتر ئێستاش گەورەترین باڵێزخانەی لە بەغدا هەیە و گەورەترین کۆنسولخانە لە ئاسی جیهان لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان دەکاتەوە. بۆیە عراق و هەرێمی کوردستان لە ناو استراتیژەتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ژمارەیەکی خوێنراون. ئەگەر چی عراق بە کۆمەڵێک کێشەدا بڵین دەڕوات و بەدەست کۆمەڵێک کێشەوە دەناڵێنێ و نەیتوانیوە لە ڕووی سیستەمی سیاسی سیستەمێکی سیاسی مستەقر دروست بکات و ئەمریکا خەونی ئەوە بوو کە هات لە 2003 ڕژێمی سەدامی ڕووخان بتوانێت عراقێکی دموکراسی دەستوری فیدرالی و فرەلایەن دروست بکات کە هەموو پێکهاتەکان و هەموو دەنگ و ڕەنگەکان لەم عراقیا جێب بێتەوە و دەستورێک لە عراقا جێبەجێ بکرێت کە عراق ببێتە نموزەجێک، ببێتە نمونەیەک بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چاوی لێ بکرێ و سەیری بکرێ، بەڵام بەداخەوە ئەمە دەرنەچوو بەهۆی دەستێوەردانەکانی دەرەوە و عراق دیارەکە هەم هەژمونی ئەمریکا و هەم هەژمونی ئێران وای کرد کە عراق نبێتە وڵاتێکی خاوەن سەروەری و بەڕاستی ململانەکانی ئەم دوولایە نەڕکابەرە ئێران و ئەمریکا لەناو هەندێک جار لەناو گۆڕپانی عراقا یەکلا دەبوونەوە. بۆیە ئەمریکا و عراق بڵێن اتفاقێکی استراتیژی درێژماوەیان هەیە کە خۆتان دەزانن لە ساڵی ڕابردووە بە شێوەیەکی فەرمی نوێ کرایەوە و چوارچێوەکەی بۆ داڕێژرا هەم لە ڕووی لە چوار ئاستا بوو، هەم لە ڕووی سیاسی بوو، لە ڕووی ئابووری بوو، لە ڕووی ئەمنی و سەربازی بوو، لە ڕووی کەلتوری و خوێندنی باڵا. اینجا عراق ژمارەیەکە کە ئەمریکا بڵێن گرنگی پێدەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ناو عراقیشە ئەمریکا گرنجێکی تایبەت بە هەرێمی کوردستان دەداوە لەگەڵ ئەوەیە کە هەرێمی کوردستان هەرێمێکی بەهێز بێ لە چوارچێوەی عراقدا و مافە دەستوریەکانی بەدەست بێن. ئەگەرچی ئێمە دەتوانین لە هەرێمی کوردستانیشە باشتر ڕۆڵ بجێڕین و هەم لە عراقیشە، بەڵام خۆتەزانی باردۆخی عراق باردۆخێک ئێستا بە باردۆخێکی نەهەموارە تێدەپەڕێ. بەڵێ باشە دکتۆر، ئەمێ ئەوە لە کاتێکدا کە لوتکەی جدە واروەها عێراق لەو لوتکەیەدا بەشدار بوو، سیر ئەەکەین هیچ نوێنەرێکی کورد لەگەڵ وەفتی عێراقیدا لەو لوتکەیەدا بەشدار نەبوو. هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێنیتەوە؟ لاوازی پێگەی سیاسی هەرێمی کوردستانە یاخود هۆکارەکەی ئەوەیە کە هەرێمی کوردستان سەر بە عێراقا؟ ناتوانین بڵێن ئەم وەفدەی کە بەشدار بوو لە لوتکەی جەدەیە بە سەرۆکایەتی مستەفا کاظمی ینی تەنها وەفدێکی بە تەنها عراقی بوو، چونکە وەزیری دەرەوەیەشی لەگەڵ بوو، وەزیری دەرەوەش کووردە و هیچ کەسێک نابێتە وەزیری دەرەوە ئەگەر لەسەر پشتی کورد نەبێ. بۆیە ینی ئەمە دەتوانین بڵین کە کوردیش بەشدار بووە لە لوتکەی جەدە، بەڵام شەرت نییە بە شێوەیەکی ڕاستەوخۆ و وەفدێک یان شاندێکی هەرێمی کوردستان بە ناوی هەرێمی کوردستانەوە بەشدار بێت، چونکە هەرێمی کوردستان بەشێکە لە عراق و مستەفا کاظمیش بەڕێز فواد حوسێنی لەگەڵ بووە کە وەزیری دەرەوەی ئەویش لەسەر پشتی کووردە. بۆیە پێم وایە کە کورد دەکرێت بڵین بەشدار بێ، بەڵام چونکە هەرێمێکی لە چوارچێوەی عراقدا هەر لە چوارچێوەی ئەم شاندانە بەو شێوەیە بەشدار دەبن لە لوتکانە. بەڵام ئەگەر بلێن بپرسی بڵێ هەرێمی کوردستان چۆن دەتوانێت زیاتر لە ناو هاوچێشەکانە جێگای بێتەوە، بە دڵنیاییەوە هەرێمی کوردستان دەتوانێت هەم لە ڕووی لەسەر سێ ئاستا دەتوانێت بەشداریەکی کارای هەبێ بۆی ئەمریکا زیاتر بیخوێنێتەوە. یەکەمیان لە ئاستی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر کە ئەمریکا یەکێک لە استراتیژیەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕوبەڕووبوونەوەی تیرۆرە، دیارە کە پێشتر پێشمەرگە و هێزی پێشمەرگە و کورد سەرماندوویەتی کە دەتوانێت لەم بوارەیە ڕۆڵێکی کارا و ڕۆڵێکی بەرچاو بجێڕێ کە ئەمە خاڵی یەکەم. خاڵی دوم لە ڕووی بەشداریکردن لە وبەرهێنان لە سێکتەری وزەیە یاخود زیاتر بڵین کە هەرێمی کوردستان توانیویەتی شوێنێک لەسەر نەخشەی وزەی جیهانیا بگرێت، دەتوانێت هەماهەنگ بێ، بەتایبەت ئێستا کە ئەمریکا بە قەیرانێکی قۆڵی ئابووریە تێدەپەڕێت، چونکە
نرخی سوتەمەنی لە ئەمریکا زۆر بەرز بۆتەوە بەڕاستی ئەمە خاڵێکە هەمیشە ڕەنجی داوەتەوە لەسەر ئەوەی کە چ پاڵنەرێک بوو وای کرد کە بایدن بەم خێراییە بێ لە سعودیە دەست بخاتە ناو دەستی محەممەد بن سلمان و لەگەڵ وڵاتانی کەندا و بەرهەمهێنەری نەوت کۆ بێتەوە چونکە لە ناوخۆی ئەمریکا نرخی نەوت زۆر بەرز بۆتەوە. اینجا لەوەشە هەرێمی کوردستان دەتوانێت ڕۆڵ بجێڕێت لەگەڵ ئەوەی کە خاڵی سێم هەرێمی کوردستان دەتوانێت ڕۆڵ بجێڕێت بۆ ئەوەی کە نێوەنگیر بێت لە ناو ماڵی شیعە کە ئێستا بە قەیرانێکی قوڵە یاخود بە بێ متمانەیەکی دەتوانین بڵێن مێژوویدا تێدەپەڕێت کە ماڵی شیعە هیچ کاتێک بەم شێوەیە لێکترازاو نەبووە بێمتمانە نەبووە تایبەت لە نێوان دوو قوتبی مالکی و مقتەدا سەدر. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ دکتۆر کاروخ خۆشناو سەرۆکی ئەنیستۆتیۆی توێژنەوەی ئەمریکی کوردی کە لە ستودیۆ هەولێرەوە لەگەڵمان ئامادە بوو.